سلااوان لەبێ پێڕستی ئەم جارە پێکەوە سەردانی کتێب و هەروە کتێبخانەی یەکێک لە نووسەر و مامۆستای زانکۆ و یەکێک لەو قەڵەمانەی کە بێگومان بە تایبەت لە بواری سایکۆلۆژیایە توانیوێتی خزمەتێکی زۆر بەنێو کتێبخانەی کوردی بکات. ئەمڕۆ لە شاری هەولێر پێکەوە سەردانی کتێبخانەکەی بەڕێز دکتۆر محەممەد تاها حسێنەکەین. دکتۆر گیان سلااوت لەبێ ئەم کاتت باش. سلااو لە ئێوەش لە ستافەکەتان لە تەلەڤیزیۆنە ڕەنجین و جوانەکەتان بەخێر بێن سەر چاو. زۆر سپاس بۆ تۆ. دەستپێک ئەگەر بڵێم ئەدەب یان سایکۆلۆژیا کامیان؟ من پەیوەندێکی زۆر ئۆرگانیکم لە نێوانی هەر هەموو فەزایەکانی فکر و فەلسەفە و سایکۆلۆژیا و ئەدەب دروست کردووە. لەوانەیە شێکم لەوانەیە کە هاوڕێیان ئەو سیمەیە ئەو با بڵێن خەسڵەتە لە مندا دەناسنەوە بەزەقی. سەرەتایی من هەر لە ئەدەب بوو، بەڵام کاتێک کە ئەوەی پێی دەڵێن تەلقیحم کرد بە سایکۆلۆژیا، یعنی بڵێ موتوربەم کرد بە سایکۆلۆژیا و بە فەلسەفە و بە سۆسیۆلۆژیا، ئیدی هەست دەکەی ئەو زانست و بوارە جیاجیانە لە فەزای معرفی ئینسانی هەمیشە لە پەیوەندێکدان دانابڕێن. ڕاستە. اینجا بەست لە خوێندنەوە و دەست پێ کرد. بزانم بە ئەدەب دەست پێ کرد یاخود بە سایکۆلۆژیا و عیلمە نەفس و ئەم بابەتانە دەست پێ کردی؟ واتە ئەگەر بگەڕێمەوە بۆ کاتی گەنجێتی و لاوی کەم کتێب بوو، یەکەم کتێب کە خوێنتەوە لە دەستپێک تا کۆتا و بەخۆشەویستیەوە تاوا کتێبەکە تاوا کرد؟ دایم لە کۆمەلگای وەکو ئێمە کە ئاستی گەشەکردنی لە ئاچا و وڵاتانی تەکنیک و تەکنۆلۆژیا نزمترە، هەمیشە ئەدەب باڵاترینە لە بواری با بڵێن لە بواری ئیحتیمام و بایەخی خوێنەراندا. بۆیە من هەر بە ئەدەب دەستم پێکرە و کاتە، یعنی ئەوە مانای ئەوە نییە من پێم وا بێ کە نەتەوەی ئێمە نەتەوەیە کە کەمترین بایەخی بە زانست دابێت، بەڵکو ئەدەب هەمیشە لەبەر کێشە سیاسیەکانی، لەبەر کێشە نەتەوەییەکانی، لەبەر کێشە ئاینی و کێشە کۆمەڵایەتیەکانی هەمیشە پەنای بۆ ئەدەب بردووە. منیش یەکێک بووم لەوانەیە کە سەرەتا بەڕاستی لەوانەیە ئەوە نهێنیەک بێ لای زۆربە من بە شعر دەستم پێ کرد، هەمووکو خوێندنەوە و هەمووکو نووسین، بەڵام 39 شعرم نووسی بە کوردی، هەر 39م وێران کرد و هیچیم نەهێشتەوە. ئێستا یەکێکیان لە یەک لە ژمارەکانی کوردستانی نوێ بڵاوکرایەوە لە سەرەتای کوردستانی نوێ. ئیدی هەر ئەوە ماوە. وێرانکردنەکە هۆکاری چی بوو؟ من پێم وا بوو لەو ئاستە نەبووم بە تێڕوانینی خۆم، بە سەنگاندنی خۆم، بەڵام هەندێک لە هاوڕێیانم یەکێک لەوانە کە خۆشە لێرە هەناوی بێنم هەمیشە دەیگوت من لەو کاتەوە تۆ ئەو ئیشت کرد تا ئێستا هەر داخی بۆ هەڵدەش کێشم کە ئەو شتانە ئەو بەرهەمانەی خۆت سووتان. مامۆستا عەبدولعەزیز پیرداود یەکێک لە شێوەکارەکانی کوردە، ئەو دەیگوت من شتەکانی تۆم پێ جوان بوو، نازانم بۆ وات کرد. بۆچی وات کرد؟ منیش پێم وا بوو شتێک نەمێنێتەوە لە دوای نەمانم بڵێن محەممەد تاها شاعیر بووە، نەک بڵێ بۆ لەبەرەوە پێم وا بوو شعر توانایەکی دیکەی دەوێت، شعر احتیمامێکی دیکەی دەوێت و مەخزون و تەدەفوقەکی زیاتری دەوێت. ئەوەی پێ دەڵێن هەڵقوڵانی وشە، هەڵقوڵانی معریفە لە شعردا دەردەکەوێت. ئەو شاعرە گەورانە وەکو شێکسپیر و وەکو ئەلیوت و وەکو لەناو خۆمان شێرکۆ بێکەسوانە هەموو ئەو تاقییان تێدا بوو، بەڵام من لەوانەیە لە بواری شعردا سەرکەوتو نەبووم. زۆر باشە. ئەنجامێ پرسم بزانم کە ئەدەبیات و بە بڵێم سایکۆلۆژیات چۆن پێکەوە بەستەوە، یاخود ئەگەر بڵێم کە بە ئەدەبیات دەستت پێ کرد و بە شعر دەست پێ کرد، دواتر چۆن هاتیتە نێو ئەم بوارەوە و دکتۆراش چیاوە کرد؟ خۆی لە بدایەتی هەفتایەکان من باوکم کورسێکی لە کۆلێژی ئاداب زانکۆی بەغدا وەرگرت بۆ ئەوەی لەوێ وەکو مامۆستای موزاز بخوێنێ، بەکالۆریۆس وەرگرێت لە ئەدەبی عەرەبی، لە ئەدەبی عەرەبی و لە با بڵێن ئەوەی پێ دەڵێن علومی دینی. دەستێکیان هەبوو سەرەتا عیلمی نەفس، هەمیشە لێی زیرەک نەبوو، دەیگوت من لەوە دەکەوم و کاتە من مناڵ بم، دەیگوت ئەو دەرسە چیەوە 2 ساڵە من لێ دەرناچم. ئیدی کتێبێکی دەهێنایەوە ماڵی ئەحمەد عیزەت ڕازح بوو، دکتۆرێکی میسری بوو، مدخل إلى علم النفس، يعني دروازەیەک بۆ چوونە ناو دەروونزانی. من وەکو شتێکی وەکو عینادیەک یعنی ئەو کتێبەم متابعە دەکرد، جار لاپەڕەکانی ماودوی دەکرد و هەندێک جار بەو زمانەی ئەو کاتە دەمزانی، بەو توانایی ئەو کاتە هەمبوو ناوە دەم خوێندەوە.
دوای ئەوەی دی لە ساڵی 94 تەمەن لە 80 دوای ئەوەی باوکم وفاتی کرد لە تەمەنێکی کورت من ئەو چانسم نەما کە کۆلیژێکتەوەکەم دوای 12 ساڵ اینجا ئەو فرسەیەم بە هەڵکەوت لە ساڵی 94 کورسێکم لە کۆلیژی پەروەردە وەرگرت لە ئەو کاتە شەر من ویستم بچم بۆ زمانی کوردی بخوێنم بەڵام کورسی نەما بوو بۆ کوردی وتیان وڵا کورسێک ماوە بۆ علمی نەفس ئەو کاتە من چوومە ناو ئەو بوارە لەگەڵ ئەوەی کە حەزێکی پێشینەشم هەبوو بۆی بەڵام دیار بوو کارلێکی من لەگەڵ ئەوەیان لەگەڵ ئەو بوارە معریفیە لە هەموو بوارەکانی دیکە ئەکتیفتر بوویان لە هەمویان سەرکەوتوتر بۆم تێیدا ئەوە بوو ئیدی لە 98 بەکەلۆریۆسم وەرگرت و هەوڵی ئەوەمدا کە من لە ئەوائلەکان بم بۆەوەی بتوانم بەبێ هیچ ئەولایەک لە دوکتۆرای لە ماستەر وەربژێرم و ئیدی بچمە خوێندنی باڵا لە بواری دەروونزانی و علمی نەفسیش علمێکە دراسی خۆت دەکات بۆیە پێم وا بوو لە هەموو فەزایەکانی فەزا معریفیەکان فەزا فکریەکان نزیکەوە لەنێو هەموویاندایە. چەند جار کتێبخانە دروست کرد لە ماوەی ژیانی خۆتا لە تاوی قۆناغەکانە؟ من هەر کە چاوم کردوەوە کتێبخانەی لێ بوو ماڵی ئێمە من باوکم لەگەڵ ئەوەی کە جاران پێیان دەگو شەهادەی 12 ینی 12 علم مەلایەتی خوێن بوو دوای ئەوە لە فرسەتێک لە 59 مەلایەکان بوون بە مامۆستای ئیبتیدایی عەبدولکەریم قاسم و دەورەیەکی کردەوە بۆیان بوون بە معلم دوای ئەوە ئەو بەکەلۆریۆسیشی وەرگرت ئیدی احتیماماتی هەبوو بە فەلسەفەی یۆنانی و بە تەسەووف و ئەوانەشی دەخوێندەوە ئیدی من ناوە ئەودی و کتێبەکانی ئەویشم دەکرد بۆ خۆشم وای لێ هات کە لەو ساوە تاوەکو ئێستا کتێب ببێ بە بەشێک لە ژیانی من بێت بە بەشێک لە بەرنامەی حیاتی من یعنی من ناتوانم هیچ دقەیەک یعنی کتێب لە زاکرێ من ناچێتە دەرێ. باشە لەگەڵەوەیە کە لە بەشێک لە قۆناغەکانە زۆرینەی نووسەران ئاماژە بۆواکەن کە هەندێک جار هەیە پارەی ڕۆژانیان کۆ کردەوەتەوە بۆ کتێبێک یاخود بە مانگ چاوەڕێی تەنها یەک سەر چاوەیان کردووە بۆ ئەوەی کە بێت و زوو بەردەستی بخەن و خێرا بیخوێننەوە لە قۆناغەکانە تۆش ئەمڕۆ داوانت بەسەر هاتووە؟ من لەبەرەوەی لەوانەیە با بڵێن شێوازی ژیانی ئێمە وەکو مامۆستا وەکو عەسکەر وایە هەردەمە لە مەکتەبێکە یعنی نەقڵ دەبێت لەوێ بۆیە لەو شار بەوە شار من لەوانەیە و پرسیارم زۆردا لە باوکم دەکرد بۆ تۆ هەر مامۆستا بووی بۆچی لە ڕانی هاتی بۆ هەولێر بۆ نەچووی بۆ سلێمانی بۆ نەچووی بۆ بەغدا بۆ نەچووی بۆ نازانم کوێ هەولێرت هەڵبژار هاتی دیارە ئەو وەڵامی خۆی بۆەوە هەبوو بۆیە لە هەولێریش بە حکمی ئاستی ئابووری و ئیمکانیەتی ئەو نەمانتوانی لە شوێنێک استقرار بکەین دوای نەمانی ئەویش هەروە بووین ینی بۆیە لەوانەیە کتێبخانەکەی من ئەوەندە سابت نەبێ بەقەت ئەوەی ئەو 25 ساڵە ئەو 25 ساڵی ئەخیر من زۆرێک لە جێگیری بە کتێبخانەکەی منەوە دیارە دروستە و لەگەڵەوەشە هەندێک کتێبی تایبەت وە زۆر دەگمە نەبینم لێرە کتێبێکت هەیە کە لە نێو کتێبخانەی کوردیا دەگمەن بێت اینجا ئاماژە بەم کتێبە بکەی کە مەیەکێک لە کتێبە هەرە دەگمانەکان و ساڵی 1539 دی لە بواسێ نووسێتی ئیتیندی لە بواسێ چۆن دەست ئەو نووسەرێکی فڕەنسیە ئەو کتێبە بە تەبعی نوێ زۆرە جا متەرجیمەکەی پیاوێکی گەورەیە وەرژێڕەکەی بۆیە من ئەو نوسخە کۆنەم هێشتۆتەوە مستەفا سەفوان ئەو مستەفا سەفوانە دکتۆر مستەفا سەفوان بۆ خۆی عالیمێکی نەفسی گەورەیە و کورسی جاکلاکان لە زانکۆی سۆربۆن لە پاریس دوای وفاتی جاکلاکان کە خەلیفەی فرۆید بوو دوا دەروونشیکار بوو کە پێیوا بوو گەڕانەوە بۆ فرۆید زەرورە ئەو کتێبە ئەو تەرجەمەی کردو جاوەرە کتێبێک دیلێ بواسێ بینوسێت و مستەفا سەفوانیش تەرجەمەی کە لە کاتێک کە بەم ئەخیرە کۆچی دوایی کرد لەسەر ئاستی فەڕەنسا بە یەکێک لە زانە دەرونیە گەورەکان دەناسرا ئەو کتێبە چارسەری مەقالە خۆی کراوە بە کتێب مەقالێکی دوور و درێژە باسی ئەو ئەلعبودیە المختارە ینی کۆیلەیە کە خۆت هەڵی دەبژێری خۆت بە اختیاری خۆت ئینسان ئەوە لە علمی نەفس پێی دەڵێن ستۆکهۆڵم سندرۆم یعنی متەلازمە ستۆکهۆڵم یعنی تۆ ئەو کێشە ئەو نەخۆشیە نەفسی ئەوەیە کە ئینسانە ژێردەستەکان خۆیان تا ئەو ئاستە ژێردەستە یان پێخۆشە با بڵێن ئەوانەی
دایان دەپەڵۆسن و ئەوانەی کە دەیان سوسێنەوە خۆشیان دێن خۆشیانەوە دەگاتە حەدی خۆشەویستی لەگەڵ ئەوەی بە عەرەبی پێڵات تەماهی مع المعتدی یعنی هاوڕێبوون لەگەڵ داپڵۆسێنەر لەگەڵ ستەمکار بڵین بەداخۆ بڵێن بەداخۆ جا بۆیە بە ملیۆنها کتێب لەسەر ئەو کتێبە خۆش دکتۆر کام لە هاوڕەکانت زۆر جار هاتوون کتێبیان بردووە لە کتێبخانەکەت بەس نیان هێناوەتەوە هەیە نەیهێناوەتەوە بەڵام ئەوانەی هێناویەتیانەوە زیاترن ئەخیر کەس کتێبی لە کتێبخانەکەی من بردبێ سیوێلی بووە باشە دکتۆر ڕێباش بەڵام باش بوو خۆی ئەدەبی و ئەخلاقی سەقافی ئەو تاو ئاستە بوو بە سەراحەت من پێم نەگوت بینوسە یاخود من دەینوسم بزانم ئەوەت برد خۆی نووسی لە کاغەزێک و ئەلێرەیدانا فترەیەکی پێچوو ئیشم بە هەندێکیان بوو پێم گوتم ئەوانە لای تۆن دوایە بە سوحبەت گوتی نەخێر لای منێن ئەخیری تەمان هەروە سوحبەتی کرد و هێنایەوە بەڵام من لەگەڵ دکتۆر یوسف حەمە ساڵح کە هاوڕێیشی زۆر نزیکی منە هەمیشە کتێب ئاڵگۆڕ دەکەن بەیەکەوە هەدیەی بەنرخمان لەما بین یەکتر کتێبە جارە لای دکتۆر محەممەدە چیرۆکێکی سیر هەیە ئەوەی کە یەکێک لە کتێبەکان کتێبی دڵخوازی ئەم بووە بەردەستی نەبووە بەڵکو چۆتە نێو کتێبخانە و تەواوی کتێبەکەی نووسیوەتەوە دکتۆر ئەمە حەز و خولیا بوو یاخود ویستێک بوو لەو کاتەیە ئەکید حەزێک بوو خولیایەک بوو هەم بۆ خوێندنەوە و هەم بۆ لادان بە ئاراستەی سایکۆلۆژی چۆن و بیرۆکەیەت بە مێشکە هات تەواوی ئەو کتێبەکە من کە چووم سێرچم کرد لە ناو ئەو کاتە دلیلی تایبەتیان هەبوو کتێبەکانیان تێدا نووسیبەوە ئەو کتێبە حیاتونە النەفسی یعنی ژیانی دەرونیمان بە عەرەبی بوو حیاتونە النەفسیە ئەو کتێبەی عالمێکی نەفسە ئەلفرێد ئەدلێر ئیدی داوام لە کتێبخانەی هەولێر کردی مرکزی کە ئێستا کتێبخانەی زەیتونە لە ناو پارچی سامی نەیان دامێ بیبەمەوە گوتم هەویە دادەنێم گوتیان ناتوانانی بیبێ دەرەوە دەتوانین لێرە بە خۆت بیخوێنیەوە ئیدی منیش ئەو فکرێم بە مێشک داهات ئیدی کۆمەڵێک پەڕی مخەتەت ئەو کاتە بردم بۆ ناو کتێبخانە ئیدی تا تقریبان دە ڕۆژێک هەر هەموو کتێبەکەم نووسیەوە کەس پێی نەزانی هەر هەموو نەشنان نازانی باشان چێشێک نەبوو چکە من لێ ئادەم نووسیەوە کتێبەکەوە تا ئەو ئەخیرش ئێستا زۆربەی کتێبەکەم ماوە بەدەست نووسی خۆم و ئەو کاتە ساڵی هەشتاویەک بوو تەسەوەر دەکەم هەشتاویەک بابەتێکی جیاوازە وزان کەم نووسەر هەیە بەڵێ یەک لە کتێبە هەر جوانەکانی ئەلفرێد ئەدلێریشە کە باسی ژیانی دەرونی ئینسان دەکات زۆر باشە کتێبێک هەیە کە ژیانی تۆی گۆڕی بێت لە دوای خوێندنەوە ئەو گەشتێکە لەگەڵ کتێبەکەیان کردوتە دواتر ژیانی تۆی گۆڕی بێ یەک لەوانەیە بە حەزم زۆر بچوک بن ئەو کتێبانە ینی ئەو کتێبان بەڕاستی من ئەوانەی لە بواری لە مەسائلی فەلسەفی لە بواری فەلسەفە چکەم ئەو لینکەی لە مابینی فەلسەفە و سایکۆلۆژیا هەمە دانەبراوە لە بواری فەلسەفە ئەو کتێبەی هایدگر الكينونة والعدم أوان الكينونة والعدم مرتين هايدگر أوان من تند تكستيجي فلسفية وكتابة أو عندما تكستيجي سايكولوجي دزان وزوربي زانا درونية كانش بس بو تكست بس بتايبتي أريك فروم وفيكتور فرانكل بۆ لەبەر ئەوەی پێی وایە باس لە خود دەکا باس لە ذاتی ئینسان دەکا پێی وایە ئینسان دوو زاتە ذاتێکیان مزەیفە یعنی ساختەیە و ذاتێکیان ئۆریجیناڵە یعنی ئەسڵە بۆیە ئەوانیش لەسەر بنەمای ئەو دوو ئەو دابشکردن ئەو دوو جۆرە خودە ئیشیان کردووە ئەو کتێبە زۆر کاریگەری لە من هەبوو پێش چاپێکی دیکە من خوێندومەتەوە ئەو چاپی نوێیەتی چاپێکی جوانە بەڵام کتێبێکی دیکە کە زۆر کاریگەری لە من کردبێ و لەوانەیە تا 1970 خوێن بێتمەوە ئەو کتێبەی قلق في حضارة سيغموند فرويد أم كتابة قلق في الحضارة يعني الراوشي لشارستانية دا نديوتي لها توكتبك أولا ما هالبو جارك شنجر هزار نزار بخندوتو هميشه بردسته وإيق لسرتاوه گرنگەکان و پێم وایە تێڕوانینی ئەو کتێبە و لە کتێبی مستقبل وهم یعنی ئایندەی وهمێک کە زۆر کەس تاوەکو ئێستا لە نێوەندی ئەکادمی
ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش نەکەر دنیا بە تایبەتی دنیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە تێڕوانینی ئەو پیاوە تێنەگەیشت. جاوەکو دوا پرسیارم تەنها کتێبە سایکۆلۆژیەکان لە نێو کتێبخانەی تۆە هەن کتێبەکانی تر لەکەن؟ کتێبی سایکۆلۆژی هەیە، کتێبی ئەدەبی هەن، دراساتی ئەدەبی هەن، کتێبی سیاسی هەن، کتێبی فەلسەفی. مەبەستم لەناو ئۆتۆمبیلەکەت. لەناو ئۆتۆمبیلەکە لەناو ئۆتۆمبیلەکە تەنها و کتێبانە هەن کە من خوێندوم لەتەوە بە هیچی دیکە پێم وایە شوێنم لێ دەگرن. باشە. هیچی دیکە لەناو کتێبخانە نەبن باشەوە خەڵکی دیکە سوودیان لەوەربگرن. جایا بیرەوەرین یا مێژوویین یا ڕۆمانن. ئەمە وەکو عادەتێکە بە بەردەوامی هەر بەم شێوەیە بەردەوامی ئەمەزاری بە سندوق دەکەمەوە 200 کتێبی تێدا بووە. برادران دەڵێم وەرە سوودی لێوەرگرن. ئەوان لەوانەیە هەندێکیان دەیبن بۆ کتێبخانەی قوتابخانەکان مەکتەبەکان، هەندێکیان مدەڕیسن دەیان بن برادری کە هەیە دەیبا بۆ کتێبخانەی لادەیەکان. کاتۆکو کتێبخانەیەکی گەڕۆکی بچووک تۆ خۆت هەرچە و هەر کام هاوڕەکانی ببینێت کتێبی پێبەخشێ. ئەمە تاشم بیرۆکێکی باشە بەشێکتر لە هاوڕەکانیش پێڕەوکەن. من سوک دەکا تا سێ خەڵکی کە سوودی لێوەردەگرێ. من هیچ شتێک پیرۆز ناکەم بۆیە کتێب کە خوێنمەوە هەندێک کتێب هەن زۆر سەرچاوەیین ینی مەرجعین. ئەو کتێبانە دائیمەن لەبەردەستن. ئەو DSM-5ەیە، ئەو تەفسیری ئەحلامی سیگمۆند فرۆیدە. ئەم کتێبەوە بزانم بڕێک پارەی زۆریشت پێیە. ئەوە بەڵێ ئەوە DSM زۆر کتێبێکی ڕاقیە، سەرچاوەیەکی باشیش. 10 ساڵ جارێک WHO دەری دەکا ئەوەی APA عفوان ینی منەظەمەی دەرو ئەوەی جەمعی نەفسانینی ئەمریکی پێ دەڵێن کۆمەڵی دەروون ناسانی ئەمریکی سا لەسەر ئاستی جیهان یەکێک گەورەترین کۆمەڵی دەروون سەرچاوەیەکی باشیش. هەر هەموو نەخۆشیە دەرونیەکانی کە لە دنیا هەن و ئەوانەی کە زیاد دەبن لە ڕێگای گۆڕانکاری ئابووری و گۆڕانکاری سیاسی و گۆڕانکاری کۆمەڵایەتی لەسەر ئاستی دنیا هیچ کێشەی دەرونی تازەش دێنە ئارا داخلی ئەو کتێبانە دەکرێت. زۆر باشە. بۆ هیوایم کە کتێبخانەکەت هەمیشە دەوڵەمەند و جوان بێت و خامەش هەمیشە هەروە جوان بێت. دکتۆرگیان سپاس بۆم دەرفەتەی کە ئێمە ئاشنا بووین بە بەشێک لە کتێبەکانی تۆ. سپاس بۆ ئێوە بەخێر بێن، سپاس بۆ تەلەڤیزیۆنی کورسات و بۆ بەرنامە جوانەکەت هەر بژین. زۆر سپاس بۆ تۆ دووبارە.